بەڕێزانی خۆشەویست، وەک لای هەمووان زانراوە کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا 1 ساڵی 2015 لە هێرشێکی ئاسمانیدا لەلایەن فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر قەندیل لەم هێرشەشدا دەوڵەتی داگیرکەری تورک گوندی زارگەڵی کردە ئامانجی هێرشەکەی و کە تیادا 4 هاوڵاتی سیڤیل 4 هاوڵاتی بێتاوان شەهید بوون. بوونەتە قوربانی دەستی سیاسەتی فاشیستیانەی دەوڵەتی داگیرکەری تورک. هەر بۆ ئەمە بەستەش هەموو ساڵێک لە ساڵ ڕۆژی ئەم بۆردومانە ئەم کارە ساتە دڵتێزانەدا تەواوی شەهیدانی قەندیل بیردێنینەوە. ئەمڕۆ 4 ساڵ بەسەر ئەم کارە ساتە خەمناکەدا تێپەڕ دەبێت، وەلێ بەداخەوە ئەمە یەکەمین کارە سات و دوامین کارە سات نەبوو بەسەر بناری قەندیل داهات. چەندان کارە ساتی هاوشێوەی زارگەڵی ڕوویاندا کە دواهەمین کارە ساتیش بۆردومانکردنی ڕێگا بۆ ڕێگای کورتەک بوو لە 27 2019دا. لە ئەنجامی ئەم بۆردومانشدا 3 هاوڵاتی ترمان شەهید بوون و بوونەتە قوربانی. ئەزیزانم خۆشەویستان، لەم وڵاتە بستێک خاک نییە کەوا قوربانیەکی دەستی داگیرکەری لێ نەبێت. پەیامی کەجەکە بۆ ساڵیادی کۆمەڵکوژی زەرگەڵی گەلی ئێمەی بەڕێز، ئەمڕۆ ئەمە لێرە کۆبوونەتەوە بۆ یادی شەهیدانی زەرگەڵی کە لە ئەنجامی هێرشی هەوایی دەوڵەتی داگیرکەری تورکیا و ئەو بەڵگانەی کە لەلایەن بەکرێگیراوانەوە دراوە بە دەوڵەتی تورکیا ئەم کۆمەڵکوژیە پێکات. بە بۆنەی ئەو یادەوە ئێمە وەکو هاوسەرۆکایەتی دەستەی بەڕێوەبەری کەجە کە جارێکی تر هەموو شەهیدانمان کە لە دۆزی ئازادی کوردستان گیانی خۆیان بەخت کردووە بەڕێزەوە یادیان دەکەینەوە. ئاماژە دەکەین کە بیرەوەری ئەوان بە زیندوی لە ناو تێکۆشاندا بمێنێتەوە بۆ تۆڵەسەندنەوەی ئەوان بە هەموو هێزوتانەی خۆمانەوە شەڕ دەکەین تا سەرکەوتن. ئەمانەوێت تۆڵەسەندنەوەی شەهیدان بە ڕێگەی دەستەبەرکردنی یەکێتی دیموکراتی گەلی کوردستان و دامەزرانی وڵاتێکی دەوڵەمەند کە لە ناو عەدالەت و یەکسانی و ئازادی و برایەتی و پێکەوە ژیان دابێت. ئەو تاوانانە کە دەوڵەتی تورک لەسەر گەلی ئێمە ئەنجامی داوە بێسنوورە، وەکو ئەوەی لەسەرەوە ئاماژەمان پێکرد. دەسەڵاتدارانی تورک بۆ ماوەی 213 ساڵە تاوان ئەنجام دەدەن و ئەو دەوڵەتەی کە زمانی کوردی بە زمانێکی نەزانراو دادنێت پێویستە سیاسەتەکانی ئەو دەوڵەتە کۆمەڵکوژکەرە باش بناسرێت. وەکو کەسوکاری شەهیدانی کورتێک گوتیان دەوڵەتی تورک لە ڕژێمی سەدام درەنترە و کوژەرترە و خەتەرترە. یەکێک لەو تاوانەی کە دەوڵەتی تورک ئەنجامی داوە تاوانی زەرگەڵیە کە ئێستا ئێمە یادی دەکەینەوە. هەرشی نەجات کوژی دەوڵەتی تورک لەسەر گەلەکەمان لە سەردەمی ئەردۆغان زۆر زیاتر بووە لە جاران. بۆ نمونە تاوانی زەرگەڵی و باڵایان کورتێک ئامێدی برادۆست و چەندین نمونەی تاوانی تر. بۆم بۆ نێوێەوە جارێکی تر ئەو شەهیدانە کە لە دۆزی ئازادی کوردستان شەهید بوون بەبیر دێنینەوە بە زیندوو ڕاگررتنی شەهیدان لە سەرهێڵی وڵاتپارێزی شەهیدی گەورەمان دیار غەریب هەواڵ هەڵمەد تۆڵەسەندنەوەی ئەوانیش بە هەستی تۆڵەسەندنەوەی شەهید هاوڕێویان سۆران بەردەوام دەبێت. ئێمە لە حزوری ئێوەدا بەڵێنی خۆمان دووبارە دەکەینەوە بانگاوازی ئێمە بۆ گەلی کورد لەسەر هێڵی وڵاتپارێزی هاوڕێ هەڵمەد یەک بگرن و تێکۆشان بکەن. شەهید نامرێ بژی یەکێتی دیموکراتی گەلی کورد، بمرێ نۆکەری و داگیرکەری، بژی بەرخۆدانی کوردانی وڵاتپارێز، بژی سەرۆگاپۆ 1 2019 هاوسەرۆکایەتی دەستەی بەڕێوەبەری کەجەکە. کە ئێستا ئێمە لەم کاتەیە یادی 4 ساڵەی شەهیدانی زارگەلی ئەکەینەوە، ئەتوانین بڵێن ئەو کۆمەڵکوژەیە کە لە زارگەلی دوژمنێکی دڕندا بە ناوی کۆمەلگای نێودەوڵەتیەوە لەبەر چاوی کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی بە ناو ئیسلامی لەبەر چاوی هەموو مەرجع ئاینیەکانە ئەو پێشێلکاریانەی کە ئێستا لە بناری قەندیلە ئەکرێت، ئەمانەوێ بڵین بە چ پێوەرێکی ئینسانی ئیسلامی ئەخلاقی مرۆڤ دۆستانە ئەم شتانە ئەکرێت، بەس ئەوەنە لە قیاسەکان بدرێت. ئەگەر تەماشا بکەین بەداخەوەیڵم لە کۆمەلگای خۆشمانە خەڵکێکی ئەوەنە لار و لەوێر دروست بووە، نەک ئەوەی کە پشتگیری لە دوژمنانمان ئەکات جاسوسیشیان بۆکە بە هەموو شێوەیەک هاوکاریانە بە هەر ناوێک لە ناوەکانەوە بێ لە پێناوی چنگێک پارەیە یان دەستخۆشیەکە کە جاری خوا هەیە دوژنەکە نەک دەستخۆشی لێ ناکات، زۆر بە سووک و سەلیمیش سەیری ئەکات. ئەوەی کە زۆر جار ئازاری ئێمەی مامۆسانی ئاینی ئەدا ئەوەیە شەهیدێک کە هاوڵاتیەکە کە لە ماڵ و حاڵی خۆیە لە ژیانی خۆیە لە گوندەکەی خۆیە فڕۆکەیەک لە وڵاتێکی ترەوەیە بۆردومانی ئەکا شەهیدی ئەکا.
یان کەسێک کە بەرگری ئەکا لە خاک و ئاو وڵاتی خۆی لە ناو وڵاتەکەی خۆیەتی لە وڵاتێکی ترەوە فڕۆکەیەت یان تۆپباران و خومبارە باران تۆپباران ئەکرێ و شەهید ئەکرێت لەگەڵ ئەوەی کە ڕێز لە شەهیدەکانی خۆمان ناگرن دەستخۆشی لە دوژمنەکەکەن بگرە حجە و دەلیلی زۆر نابەجێ و نەشیا و نەئەخلاقی بۆ ئەهێننەوە کە ئەتر ئاوا و ئاوا و ئاوا. ئێمە وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشووری کوردستان ئێستا لەم یادە پیرۆزەداین لەم یادە پیرۆزەداین کە لەم ڕۆژەدا وەک ڕۆژێکی سووم وەک ڕۆژێکی ڕەش کە ئەم گوندە جوانە کە گوندی زەرگەلیە کۆمەڵکوس کرا. من دەڵێم لە کەسایەتی شەهیدانی زەرگەلیە دوژمن ئەوەندە بێزەمیرە ئەوەندە بێ ڕەحمە ئەگەر بۆی بکرێ هەموو کوردوەک و ئەم گوندە کۆمەڵکوس دەکا. با هەمومان ئاگادار بین لەوە کە دوژمن بۆ گەلی کوردی ئێمە ڕەش و سپی تەڕ و وشک هەمووی بە یەک چاوسەی دەکا. نەمانی ئێمە بە نەمانی ئێمە ئەو خۆشحاڵ دەبێ بە گەشەکردنی ئێمە ئەو پێی دەمرێ. بەڕێزان ئەم مانگە کە مانگی هەشتا بۆتە مانگێکی خوێناوی بۆتە مانگێک کە دەیان کارە ساتی لەسەر ئەم گەلە خێر لە خۆنەدیوەی ئێمە ڕووی داوە. بێگومان ئەو هێرش و قەسڵیامەی دروست بوون ئەو قوربانیە زۆرێکی ئێمە دامان زۆربەی هەمووی ژن و منداڵ بوون. وە لێرەوە لەسەر ناوی ڕەژاک دووبارە بەڵێن دەدەین بە هەموو شەهیدان و بەردەوام دەبین هەتا کوردستان ئازاد دەکەین تێکۆشانی خۆمان زیاد دەکەینەوە بەردەوامیش دەبین. سەرەتا بەنوێنەرایەتی و لەسەر ناوی کۆنگرەی ئیسلامی دیموکراتیک جارێکی تر لە ساڵیادی مەراسیمی بۆردومان و کۆمەڵکوژی گوندی زارگەڵی لە بناری قەندیلی سەربەرز و خۆراگەر بە توندی ئەو کردارە مەحکوم دەکەین. بەداخەوە ئەڵێن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە بەرەبەیانی 1 ئابی ساڵی 2015 فڕۆکەکانی دەوڵەتی تورکیا کوێرانە و بێبەزەیانە کەوتنە بۆردومانکردنی خەڵکی بێتاوان و سڤیلی گوندی زارگەڵی و لە ئەنجامدا بوویە هۆی کۆمەڵکوژێکی گەورە و شەهیدبوون و برینداربوونی دەیان هەوڵاتی. هەر بۆیە ئێمە وەکو کۆنگرەی ئیسلامی دیموکراتیک دووپاتی دەکەینەوە و داوا لە دادگای نێودەوڵەتی و نوێنەرانی وڵاتان و حیزبەکان و ڕێکخراوەکان و زانایان و لایەنە پێنیدارەکانی باشووری کوردستان دەکەین ئەم ڕەفتارە قێزەونەی دەوڵەتی تورکیا لە دژی نەتەوە و خەڵکی بێتاوانی سیڤیل و گوندەکانی باشووری کوردستان بە توندی ئیدانە و شەرمەزار بکەن و سنوورێک لە بەردەم ئەو دەستدرێژانەی داگیرکەرانی دەوڵەتی تورکیا دابنێن و ئەنجامدەران و تاوانبەران بە سزای خوان بگێنن. شەرمەزار و ڕیسوای دەکەین ئەو ڕۆژە تاڵە کە لە مێژووی بناری قەندیلدا ڕوویدا ئەو کارەساتە دڵتەزێن بوو بۆ هەموو خەڵکی بناری قەندیل. بەڕاستی ئێمەی ناخی ئێمەی هێژا هەر کەسێکی خۆشەویستی لەدەستدا بێ ئەزانی ئازاری ئەم شەهیدانە چییە. ئێمە ڕۆژانە ژیانمان لە مەترسیدایە هەموو کاتێک لە ناڕەحەتی داینا لەو کاتەوە لە 2015ەوە هەمە تا ئێستا یعنی ئاراممان نییە هەموو شەوێک گوێمان گرتووە تاخەکەی فڕۆکەکانی تورکیا دەنجیان دێت. بەڕاستی ئێمە داوا لە حکومەتی هەرێمی کوردستان و لە حکومەتی عێراق دەکەین کە بە پەلە ئەم هێرشانە ڕابگرێت هیتر بۆ سەر بناری قەندیل هێرش نەکرێتە سەر بناری قەندیل. خەڵکی بناری قەندیل هیچ ژیانێکی نەماوە هیچ ئیسراحەتێکی نەماوە. بەڕاستی خەڵکی بناری قەندیل زۆر لە مەترسیدایە. داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتی لە ڕێکخراوە جیهانیەکان لە مافی مرۆڤ لە ئازادی خوازیەکان دەکەین کە ئاشتێک بێتە بەرقراریان ئەم فڕۆکە لەسەر داوا لە تورکیا بکەنە فڕۆکانە ڕابگرێت لەسەر بناری قەندیل.